كاكا يا وهرتك لمن قبلترن لمن عقلترن لمن تيجيشتوترن تكاين ليت عند بارمو يستيقظ من هاتواني نيتساستيك بوكو ربدين ناستي باوكي ندايكي نخشككي ناتواني هستي بيبدين تيبقن طلق ربو يودا ومزرعي كرد واي باوكم بجماعة بيبدين بهيك شوازي قبولم يا شتي وهنية بۆت نییە ئەو قسەیە بکەیت جەنابی پارێزەر لە سبەی زووتر نییە ئێمە پەنجەمۆرەکەین بۆ ئەو کارم تۆ ڕازیت کاکە سبەینە حازر دەبین هەردووکمان پەنجەمۆری دەکەین و ئەو مەزرعەیە شایستەی ئەو چۆن سەیری ئاسمان بکەین نەشەد دەزانم ئەو قەرەبووی هەست و سۆزت بۆ ناکاتەوە بەڵام ئەو ژیان و خۆشەی کە باوکم بە خێزانەکەی ئێوە و دێها خێزانی تر دروستی کرد نامانەوێت با بۆتم دڵنیابن باش ئەو قەرەبوو دەستان خۆش بێ کاکە ئەوجە با بڕۆین با بڕێن براکەم با بڕێن ئەنگە بڕۆن ئەم نێستادێم براکەم با بڕۆین ئەنگۆ بڕۆن ئەم نێستادێم باوکە هەر شتێک بە خوێن دەست پێ بکە ئەبێ کۆتاییەکەش قبوڵمان بێ کە بە خوێن کۆتایی بێ باوکە زۆر شتە بوو دەبا بە زیندوی پێتێ بڵێم بەڵام باوکە گوناحی ئێمە چی بوو؟ پێم بڵێ گوناحی ئێمە چی بوو کە بە پاروی حەرام گەورەت کردین؟ باوکە